دەشتی شارەزور یەکێکە لە دەشتە بە پیتەکانی کوردستان. ئێستا ئەمە دێنن بەرهەمی گەرمی جوتیارانە لە دەشتی شارەزور. وەک دەبینن بەهۆی بێبارانیەوە بەشێکی زۆری گەرمی دەشتی شارەزور وشکی کردووە. بەرەو بوومە کوشتوکاڵەکانی دەشتی شارەزور مەترسی لە ناوچوونیان لە سەرە و جوتیاران بە ناچاری ڕۆژانە لە ڕێگەی کانی و بیرەکانەوە ئاوی کەلگە کوشتوکاڵەکانیان دەدەن. ئەمساڵ بەهۆی بێبارانیەوە بەرهەمی کوشتوکاڵی زۆر نابێت و پێشبینی ئەوەش دەکرێت کە بەرهەمی ئەم ساڵی ئەو دەشتە زۆر کەمتر بێت لە چاو ساڵانی دیکە. بە جۆرێک بەشی پێداویستی ناوخۆ نەکات. جوتیارانی دەشتی شارەزور داوا دەکەن بە زووترین کات حکومەت هاوکاریان بکات تا ڕەنجی ساڵێکیان بە فیڕۆ نەچێت. داواکاری ئێمە یەک هەڵکەندنی بیر بۆ ئەم وشکە ساڵە بە تایبەتی بۆ چینی جوتیار ئێمە ناڵێن بۆ ماڵەکان بکەن بۆ ناو شارەکان. بۆ چینی جوتیار ئێستا بە سەدان هەزار دۆنم لە شارەزور و لە گەرمیان و بەعام گشتی کوردستان ئێستا وشک بوون. پێویستیمان بە ئاوە، پێویستیمانەوە ڕێگیریمان لێ نەکرێ ئێمە بیر بکەنین بۆی بتوانین زەرعاتەکانی خۆمانی پێ ئاو بدەین. ئێمە ناتوانین بە 6 مەتر بە 7 مەتر دابینی ئاوی 50 دۆنم 6 دۆنم ئەوانە بکەین. ئێمە پێویست هەموو جوتیارمان هەیە 100 دۆنمی هەیە 70 دۆنمی هەیە. پێویستی بە ئەرکیوازیە، پێویستی بە حکومەت دەستی بگرێت، پێویستی هاوکاریە، پێویستە حکومەت لایەکی جدی لەم مۆزوع بکاتەوە. ئەمە مۆزوعێکی زۆر گرنگە. بەرهەمی ئێمەیە بە بەچاوی خۆتەوەنەوە تا گەرمەکەمان وشک بووە ئەوە گەرمەکەمانە. ئیتر بەتەمای ئینشەڵا ئاوی بدەین و پشتیوان بەخوا ئەگەر خوا باران بنێرێ لەوانەیە لە 150 ئیسفادەی بکەین، بەڵام لە 150 هەرتیا چووە. لێپرسراوی هۆبەی ڕێنمایی کوشتوکاڵی شارەزور دەڵێت بەهۆی کەمی بارانبارینەوە بەرهەمە کوشتوکاڵەکانیش کەم بوونەتەوە. بۆ ئەوەی جوتیاران کەمترین زیان بکەن ڕێنماییمان پێداون بۆ ئاودانی بەرهەمەکانیان بە کەمترین تێچوو و ئاسانترین شێوە. ڕێژەی بارانباری 312 میلیۆن باریوە کە لە چاو پارە ئەم کاتانە تقریبان 465 میلیۆن باران باریوە. مش کاریگەریکی زۆری کردوتە سەر دەغڵودانی سنوورەکە و بە تەواوی بەرهەمەکانی تریش لە سنوورەکەماناکە هەیە. ئێمە بەڕاستی ئەم وشکە ساڵی کە ئەم ساڵ ڕوبەرووی جوتیاران بەتەوە بۆ خۆمان سەردانی حەقلی کێلگەیمان کردووە و لەسەر ئاودانی گەنم کە لەم کاتا و کاتی گۆڵکردن بووە فترێک پێش ئێستا ڕێنمایی کراون لەسەر شێوازی تازە وشک بە شێوەی پرژاندن و ئێستا وشکە ساڵی بووەتە مەترسی گەورە بۆ سەر کوشتوکاڵ و ئاوی خواردنەوەی ئاژەڵانیش. پێشبینیش دەکرێت ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە گەورەترین زیان بەر کوشتوکاڵ بکەوێت. گەر باران نەبارێت سەرچاوی ئاوەکان وشت دەکەن یان وەک پێویست بەشی کوشتوکاڵکردن ناکەن و هەندێک شوێن ئاوی خواردنەوەشیان نابێت. سوێی محەممەد، کەناڵی پەیام، دەشتی شارەزور.